سڵاوت لێبی خاتون سلااو لە تۆش باشیت ئەو کاتت باش خاتون ئەتوانم دەربارەی چۆنیەتی ژیانی ڕۆژانت بپرسم بەڵێ بێگومان فەرموو چۆنە ژیت بە چی خەریکیت نی زۆر متابعەت دەکەم ینی زۆر ئەو پرسیارە دەکەن چۆن ینی ژیانی چۆنە ڕۆژانە بە چی خەریکە بەڵێ من ڕۆژانە هەڵەسم لە خاو خەدامەکانی لە ڤیلاکەم برێکفاستم بۆ دروستەکان من و سەگەکەی خۆم بۆبی نامپێکەوە ئەخۆین ئیتر ئەچین بۆ ساڵۆن ئەو بەدی کورمنی کووری خۆیەکە بوو بێکەی خۆم ئیتر خۆشم بێگومان بە هەر حاڵ ئەچم بۆ ساڵۆن دوایەوە ئەچم بۆ کارەکانی خۆم بەم شێوە زۆر باشە ئەی ئەگەر پرسیاری ئەوت لێ بکەم چۆنە تا ئێستا زەواج نەکردووە جا بۆ زەواج بکەم ئەگە من ئاڵتونی خۆم هەبێ سارەی خۆم هەبێ کاری خۆم هەبێ سەفەر ئەەکەم هەموو شتێکم هەیە ئیتر بۆچی مە پیاو ئەگا بە خۆم زەواج خۆم شنیێنم وڵا خۆش ئەژیت ئەی خاتون دەربارەی ئەوە لێ بپرسم سیارەکەت سیارێکە بەس کەمێک کاتمان بەرێ سیارێکە دەربارەی سیارەکە سارە زەین چۆنە جێ کلاسێکم هەیە ڕانجێکم هەیە مارسیسێکم هەیە بیئەمێکم هەیە جا لەگەڵ جلگۆری نات جابەجار هەتر ڕۆژانە شەو سارێک ئەبەم لەگەڵ ڕەنگی جلەکانی خۆم ئەیگۆڕم بەس ئەگەر پرسیارشکە لێ بکەم باشە سەفەری چەند وڵات چەند وڵاتت ئەوێ سەفەرم بۆی کردووە پێش هەفتەیە لە مالدیڤ بووم خۆشە میشتێدا چون بە ڕوانزێ سەرکەوتوو بیت سپاس دەستان خۆش زۆر سپاسان دەکەم بیرتانی دەخەمەوە کە من نواندن بوو تەنیا بۆ ئەوەی نزیکی کەینەوە لە بیرکردنەوە و تێگەیشتنی ئێوە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان لە سۆشەڵ میدیا دەگوزارێت